یەکەمیشمان تایبەتە بە هێنانەوەی ڕووفاتی ئەنفالکراوان وەک ئاشکرا یەکشەمەی ڕابردوو 36مین ساڵیادی تاوانی ئەنفال بەڕێوەچوو کە تایدا چەندین چالاکی و لە مەراسیمێکی تایبەتدا یادی ئەو یادەکرایەوە. بۆ ئەو مەبەستەش بە سوپاسەوە میوانداری بەڕێز ڕەمەگرەمبەزامان کردو قایمقامی چەمچەماڵ کە تەوەرەکەمان وەک پێشتر ئاماژەمان پێیا تایبەتە بە ئەنفال و ڕۆڵی بەڕێز سەرۆکۆمار و خانمی یەکەمی عێراق لە هێنانەوەی بەشێک لە ڕووفاتی ئەنفالکراوان. کاک ڕەمەک بەخێر بێیت، سپاس دەکەین کە ئامادە بوویت. سەرەتامێ لەوە دەست پێ بکەم کاردانەوەی کەسوکاری هاوڵاتیان لە بەرامبەر هەوڵەکانی بەڕێز سەرۆکۆمار و خانمی یەکەمی عێراق بۆ هێنانەوەی بەشێک لە ڕووفاتی ئەنفالکراوان چۆن؟ بەنای خوای گەورە و میهرەبان، ڕۆژی هێنی پیرۆز بێ لە هەموو لاک و مبارەک بێت. لەو ڕۆژە پیرۆزەدا دوعای سەرکەوتن و سەلامەتی بۆ میلەتەکەمان بەگشتی و بە تایبەت بۆ کەسوکاری شەیدان و ئەنفالکراوان دەنێرین. خوای گەورە لە هەموو ئەو بێتاوانانە خۆش بێت کە بەدەستی ڕژێمی ڕەفتارفاشی گیانیان لەدەستداوە، چ لە پیاوان وە گەنجان وە ژنان و منداڵەکان. بۆ وەڵامدانەوەی ئەو پرسیارە کەسوکاری شەهید و ئەنفالکراوان و بە تایبەتی ئەوانەی کە لە کارەستات و لە تاوانی ئەنفالکردن گیانیان لەدەستدا و بوونە قوربانی، ئەوانە میلەتێکی نخبەیەکی زۆر بەوەفان و ڕێزدارن و هەمیشە ڕۆڵی ئەو کەسانە لە بەرچاو دەگرن کە بە کەیسەکەەوە ماندوون، چووکە کەیسێکە لە ڕووی مرۆڤایەتی، لە ڕووی تاوانی نێودەوڵەتی، لە ڕووی ئەرکێکی ئەخلاقی مرۆڤدۆستی و دینیەوە ئەرکێکە حتا سەر دەتوانی بڵێ پیرۆزە، بۆیە پێویستە هەمومان بەدەنگ ئەم کەیسەوە بین. ئەگەر ورتر بچمە ناو بابەتەکە، هاتنی خانمی یەکەمی عێراق لە ڕۆژی 21ی دوو کە ئەو ڕۆژەی ڕووفاتەکان هاتنەوە، کەناڵەکان شاهیدن و خەڵکی چەمچەماڵ و بەتایبەتی ئازیانمان لە ئەنفالکراوان وەفاداریان بۆ خانمی یەکەمی عێراق لە حەدێەوە دابوو کە بەدایکی خۆیان، بە خەمخۆری خۆیان، بە خوشی گەورەی خۆیان ناویان دەبرد. و ئەگەر دیقەتت دابێت و بگەڕێنەوە سەر وێنەکانی ئەو ڕۆژە، هەر هەموو لە باوەشان دەکرد و یعنی خوڵپەی گریان هەناسە ساردی خۆیان بۆ دادە شاناز دەردەبڕی. ئەمە لە چیەوە هات کە خەمخۆری خانمی یەکەمی عێراق لە بەغداوە سەرچاوی گرت بە وەکو ستافی سەرۆکۆمار، وەکو ئەو لایەنە پەیوەندیارانەی لە توبعەدلی وەزارەتی سەحە و موسسەی شوهەدا هەر هەمویان لەسەر خەت بوون بۆ ئەوەی هاوکار بوون لەگەڵ خات و شاناز ئیبراهیم ئەحمەد کە ڕووفاتەکان دەمانگووت دەگەڕێنەوە. لەوە پێش ئێمە بەڵێنمان دەدا بەڕاستی چۆن دڵی متمانەیەکی ئاوای نەبوو، چکە زۆر وعدرا بوو بەهێنانەوە ڕووفاتەکان. ئەو ڕووفاتانە کاگاکەم بۆ زانیاری جەنابەت پێش هەوڵەکانی خانمی یەکەمی عێراق هاوڵاتیان بە تایبەت کەسوکاری ئەنفالکراوان بێهیوا بوون، زۆریش بێهیوا بوون، چکە کاگ ئاکام 4 ساڵ و 6 مانگ بوو ئەو ڕووفاتانە لە توبعەدلی بوون. هەموو ڕێکارەکانی هەڵدانەوە و دۆزینەوە و هێنانەوەیان بۆ وەزارەتی سەحە و بەتایبەت توبعەدلی هەمووی تەواو بوو. یعنی خەڵک بێهیوا بوو. بەڵام کە ئێمە چوین بۆ بەغدا لە مانگی یەکە بەتایبەتی 12 و 13 مانگ کە چوین لێ عەقدی هێنانەوەی ڕووفاتەکانمان کردووە، لەوێ ئێمە وەکو ئیدارەی قەزای چەمچەماڵ بەڵێنماندا کە هاوکاری تەواوی ئیشەکان دەکەین و گۆڕەکان ئامادە دەکەین و پێداویستیەکانی چەمچەماڵ ئامادە دەکەین. لەوێ ئومێدەکمان هاتە بەر. لەوێ کە چوونە ئەوێ وەزیری سەحەمان بینی و خانمی یەکەمی عێراق و بەڕێز سەرۆکۆمارمان بینی، لەوێ بەڵێنیاندا کە بە زووترین کات ڕووفاتەکان دێنەوە. هەر ئەو ڕۆژەش ئەوە بوو هاتەوە و لێرە لە 21ی دوو بە خاکس پێدران 172 ڕووفات بەس ژن و منداڵ بوون کاگاکەمێنی. ئەمە جێ هەڵوێستەکردنە، جێ ئەوەیە کە ویژدانی مرۆڤایەتی بهێنە سەرخەت و ویژدانی تاک بە تاکی کورد لەسەر ئەوە بوەستێ 172 ڕووفات بەس ژن و منداڵ بوون، جگە لەوەی کە ئێستا کۆمەڵێک گۆڕی بە کۆمەڵی ترماوە. بۆیە من دێمەوە سەر پرسیارەکەی جەنابەت، بەڵێ خەڵکی بەڕێز و خۆشەویستی ئەنفالکراوان لە هەرێمی کوردستان بەگشتی و بەتایبەت لە چەمچەماڵ وەفا و ڕێز و خۆشەویستێکی لە حەد بە دەریان بۆ خانمی یەکەمی عێراقەیە کە بەڕاستی بە ئەرکی خۆی هەستا ڕاستە ئەرکی هەموو لایەکە، بەڵام ئەو لە ناویاندا بەنمونە هاتەوە کە وەکو داشتێکی پرسۆزی کارکتەرێکی سەرەکی بوو
لە هێنانەوەی تەرمەکان بەتەکیت کاگڕەمەک وەک پێشتر باسمان کرد کە خاتوو شاناز خانمیەکەمی عێراق ڕۆڵی سەرەکی هەبووە لە جێڕانەوەی ئەو تەرمانە و لە چەندین بۆ نەشە ئاماژەی بۆیەوە کە کار ئاسانی بکات و لە هەماهەنگیدا بێ لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان بۆ هێنانەوەی ڕووفاتی زیاتری کەسوکاری ئەنفالکراوان. ئەم هەوڵانە لەلایەن کەسوکاری ئەنفالکراوانەوە چۆن لێ ئەڕوانرێت؟ مەبەستم بۆ قۆناغەکانی داهاتوە چکەمە لە کاتێکدایە کە تا ئێستاش کەسوکاری ئەنفالکراوان داوای چارەنووسی ڕۆڵەکانیانەکەن. ئەگەر دوێنێ و پێرێ ئەو ڕۆژانەی کە ئێمە چوین لە 16 مانگەوە چوونە سەماوە و نوگرە سەلمان هەر لەوێش خەڵکەکە داوای لێ ئێمە دەکردەوە پەیامان بگات بە سەرۆکاتی کۆمار و لاەنە پەیوەندیارەکان بە تایبەتی خانمیەکەمی عێراق کە چۆن خەمخۆری ئەو 1970 بۆ خەمخۆری باقی ڕووفاتەکانی کەش بێت چکە بیرمان نەچێت ئاکام ئێستا گۆڕی زۆر بە کۆمەڵی تر ماون کە شوێنەکانیان نادیارە و هەندێکی تریشان کە ئێمە چوین زۆر ڕاشکاوە و زۆر ئاشکرا شوێنەکانیان دیارە. هەندێک تعبیر هەیە لەوەیە تۆ نەتوانی پەخشانێک شعرێک شانامەیەکی داڕێژی بەڵام لە فرمێسی چاوی دایکێک و مناڵێکی ئەنفرار کراو تێدەگەی کە چەند سوپاس گوزارە بەهێنانەوە بە هەوڵەکانی خانمیەکەمی عێراق و لاەنە پەیوەندیارەکان. بەڵێ کاگڕەمە باسی گۆڕە بە کۆمەڵەکانت کرد هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان و وەک خۆ دامەژت پێیا کە هەنێک گۆڕشێت تا ئێستا چارەنووسیان نادیارە شوێنەکانیان نادیارە. پرسیارەکەم ئەوەیە هەماهەنگیتان چۆنە لەگەڵ حکوومەت و پەرلەمان و لایەنەکانی تری حکوومەتی عێراق بۆ تاوتوێکردنی ئەو پرسە و کار ئاسانی بۆ ئەو گۆڕانە لە داهاتوویشی نزیکە هەڵبدرێنەوە؟ کاگاکام پێگەی من پێگەیەکی باڵا زۆر باڵا نییە. من پێگەی من قایمقامی قەزای چەمچەماوە. بەڵێ مەبەستم لە ڕێی قایمقامێتەوە بۆ وەزارەت و لە ڕێی وەزارەتی بۆ لایەنە بڕیار بەدەستەکانی قۆناغ بە قۆناغ. بڵێ من پێگەی من ئەگەر لە ڕێگەی پارێزگای سلێمانیەوە نەبێت لە ڕووی قانونی و ئیداریەوە ناتوانم مخاتەبەی پارێزگای هەڵەبجە بکەم. بەڵێ چ جای حکوومەتی عێراقی بەڵام بە سوپاسی زۆرەوە بۆ ستافی سەرۆک کۆمار هەر لە بەڕە سەرۆک کۆمار و خانمیەکەمەوە تا دەگاتە کارمەندەکانی کە بەردەرگەن لە چوونمان تێبینیمان کرد لە ئەندام پەرلەمانە بەڕێزەکان لەو ستافی کە کوردن لە حکوومەتی عێراق ئیژەکەن هەر هەمویان بەپەرۆشن هەماهەنگن. ئەم تەنسیقەت دەبێت لە ئەسەر ئاستی وەزارەتی شەهیدان ئەنفالکراوانی هەرێمی کوردستان بێ بە تەنسیق لەگەڵ موەسسەسەی شوهەدا و ستافی حکوومەتی فیدراڵ. بەداخەوە دەڵێم بەداخەوە هەتا ئێستا وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوان ئەو عیلاقە پتەوە ئاباڵایی دروست نەکردووە کە بتوانێت هەماهەنگ بێ لە زۆر کارەوە. ڕاستە هەوڵەکانیان نادێتیان ناگرین و هەموو وەزیرە بەڕێزەکان وەستافی وەزارەت هەوڵیان داوە بەڵام هەوڵەکانیان لە ئاست گەورەی کەیسەکە و لە ئاست گەوری قوربانەکانی ئەنفال بەڕاستی تا ئێستا بە پێویستیە ینی وەکو پێویست نییە. بەڵێ کاگڕەمەک هەندێک لە گۆڕە بە کۆمەڵەکان لە باشوور بەپێ ئەو زانیارانی کە بڵاو کراوەتەوە بۆی لافاو یاخود بۆی کشتتوکاڵەوە بەرەو لە ناوچوون ئەچون و شوێنەکانیان نادیار بووە هەوڵەکان بۆ دۆزینەوەی ئەو گۆڕانە بەکوێ گەیشتووە؟ هەوڵەکان بەردەوا من بەڵێ و جارێک کە دەڵێمەوە بەڕاستی خانمی یەکەمی عێراق هەوڵەکانی چۆن دەڵی تونتر کردوتەوە وە خەمخۆرانە و دڵسۆزانە زیاتر هەنگاویناوە بەردەوا من ئەوەندەی ئێمە لێ ئاگاداربین هەم موەسسەسەی شوهەدا هەم وەزارەتی سەحەی عێراقی چکە بیرمان نەچێت کاگ ئاکام هێنانەوەی ئەو ڕووفاتانە ناتوانرێ لە لایەک تەنها لایەک قەرار بدە دەبێت ڕێکخراوەکانی کە کارکەی بۆ کەیسی ئەنفال دەکەن و هەندێک ڕێکخراوی نێودەوڵەتیە و هەندێک ڕێکخراو کە بواریان اختصاصی بە تایبەتی ڕێکخراوی ICMP ئەمانە دەبێت لەوێ تەواجدیان هەبێت و کۆمەڵک ڕێگریمان هەن کە ڕێگریەکان هەم ناوخۆن هەم جاری وایە ناتەبایی ناوخۆمان وای کردو ئەو ڕووفاتانە وە گۆڕە بە کۆمەڵانە هەڵ نەدرێنەوە. خاڵچکەیش کە زۆر زۆر گرنگە ئەوەیە کە کەسوکاری ئەنفالکراوان زیاتر یەکگرتوو بن و بەخەم بن و یەکێک لە هەر شوێنە کەنگاوینە حەقا و وا پێویستەکە کە سوکاری ئەنفالکراوان پژگیری ئەو کەسە بکەن نەک بە هەندێک ڕەخنە و بابەتی بچوک بچوک لەولا کە قەزیە گەورەکە بچووکەنەوە و پێویستیشە بەڕاستی کاگ ئاکام لە یادی 36 ساڵی پرۆسێ ئەنفال بەدناوی ئەنفالە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئاسی سەرۆکایەتی هەرێم
بەردەوام مخاتبەی حکوومەتی عێراقی بکات یەکەم داواکردنی ئەوە بێت کە هێنانەوەی ئەو ڕفاتانە وەدۆزینەوە وە سەر لە نوێ لیژنەیەکی مختص پێک بێت بۆ ئەو مەبەستە. بەڵێ کاک ڕەمەک هەوڵەکان تا ئێستا بەچی گەشتووە کە کەسوکاری ئەنفالکراوان داواکەن ئەنفال لەسەر ئاستی جیهان بناسێنرێت وەک جینۆسایت هەوڵەکان لەو بارەوە بەچی گەشتووە؟ ئەمە هەوڵێکە بەردەوامی من لە یادی 105 ساڵەی تاوانی ئەرمێنیەکان و لە ژینۆسایتکردنی ئەرمێنیەکان چوونە پەرلەمانی ئەرمینیا چوونە یاریڤان چوونە مۆنومنتی ئەرمەنەکان لەوێ ئەوەی کە دوانمان ئەو ئەندام پەرلەمانە بەڕێزان و ستافی پەرلەمانمان دوان و دواتر قونسوڵی یۆناان ئەرمینیا کە هاتە چەمچەماڵ ڕاشکاوانە بە ئێمەی گودوتی ئەگەر پەرلەمانی کوردستان ئیعتراف کاگاکەم بەوە زۆر گرنگە گوتی ئەگەر پەرلەمانی کوردستان ئیعتراف بە لە ناوبردن و جینۆسایدی ئەرمەنەکان دەکات ئێمەش لە پەرلەمانی ئەرمینیا ئیعتراف بە تاوان ناساندنی تاوانی ئەنفال دەکەین وەکو جینۆساید. بۆیە هەندێک شت دوولایانە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەو کەیسانەی کە تاوانن بەرامبەر بە میلەتەکەمان کراوە دەیباتە پێشەوە پێویستە حکوومەتی هەرێم زۆر بەجددی هەنگاو بنێ. بۆ نمونە هەندێک لەو نەتەوانە هاوسۆزن لەگەڵما یەکێک لەوانەیە کە باسم کرد ئەرمەنەکان دیسان ئەو برا عەرەبانەی کە شیعەن لە خواروی عێراق کە ئەوان وەک ئێمە جینۆسایت کراون و ئەنفال کراون و لادێ و گوندەکانی ڕوخێنراوە پێویستە حکوومەتی هەرێم بۆ لایەنە پەیوەندیارەکان لەگەڵ ئەوان بگەڕێت. هەوڵێکی تاکەسی هەن بۆ نمونە پارێزگاری لامبس لە بەریتانیا هاتە چەمچەماڵ بەڵێنی پێداین کە لە ڕۆژی چواردەی چوارە لە لامبسی بەریتانیا مەراسیمێکی گەورە ساسکا بۆ ناساندنی کەیسی ئەنفال و بۆ نمونە لە شاری میرانۆ کە کردومانە دەستە خوشتی چەمچەماڵ شاری میرانۆی ئیتالیا لەوێژ لە ڕۆژی چواردەی چوارە کۆنفرانسێکی گەورەکرا ئەندام پەرلەمانە بەڕێزەکان ئامادەبوون بەڵێنیان داوە کار بۆ ناساندنی تاوانی جینۆسایت بکەن. هەندێک هەوڵی تری لە پەرلەمانی سوید و نەرویج هەبوو بەداخەوە لە ساڵانی ڕابردوو دەنجی پێویستی نەهێنا بەڵام ئەوە مانای ئەوە نییە ئێمە وەکە سوکاری ئەنفالکراوان لەسەر هەوڵەکانمان سار بینەوە بەڵکو بەردەوام دەبین. خۆشبەختانە ئەوەیە کاتی خۆی دادگای باڵای تاوانەکان لە عێراق دانی ناوە بە تاوە بە ناساندنی جینۆسایت و لە ساڵی 2010 پەرلەمانی کوردستان ئەگەر هەڵە نەبن بزەبت بەڕسمی ڕۆژی چواردەی چواری بە ڕۆژی ئەنفالدانا و تاوانەکەشی بە جینۆسایت ناساندووە ئەوانە هەموو هەوڵی باشن بەڵام لە ڕووی گرفتی عێراق ئەوەیە تا ئێستا ئەندامنێ لە ڕێکخراوی لاهای بۆ دادگای بۆ تاوانەکانی نێودەوڵەتی ئەمەش ڕێگرە کاگڕەوەژی بەڵێ ڕێگرە گەر حکوومەتی عێراق ببێتە ئەندام لە دادگای نێودەوڵەتی لاهای تاوانەکانی جیهان ئەمە هەنگاوێکی باشە دەچێتە پێشێ چکە دادگای با تاوانەکانی عێراق دانی ناوە بە تاوانی ئەنفال وەکو جینۆسایت. بەڵێ کاک ڕەمەک ئەی لە بواری کللتوری هوەریدا تا چەند گرنگی بۆ بوارە درا بۆ نمونە لە ڕێی بەرەمێنانی چەندی فیلمی دۆکمنتاری کە ئێمە ئەتوانین شوناسی نەتەوەکەمان شوناسی قوربانیانی ئەنفال بگەنینە دەرەوە هەروەک چۆن جوولەکەکان لە ڕێی فیلم و لە ڕێی فیلمی دۆکمنتاریەوە ئەم پەیامیان بە تەواوی جیهانگەیان هەوڵەکان لەو بارەوە تا چەند جا ئێمە پێویستیمان بە فیلم دەرهێنان نییە بەڵکو بەڕێخستنی دۆکمنتەکانە بەڵێ ئێمە چەندین چیرۆکی کاریگەرمان بدویستم ئەوە بڵێم کاگاکەم ئەو ڕۆژەی کە ئێمە چوین 16 مانگ و 17 مانگ کە لە سەماوە بووین مامڕەزا دەیانی وەک مامڕەزا بۆ خۆی چیرۆکەی جێراوکتی کە بەمنی گوت کاک ڕەمک ئەلەو سوچە فڵان کەس مرد ئەلەو سوچە کاک تاهیر گوتی لەو ژوورە باوکم مرد ژوورەکەمان گواستەوە چوینە ژوورەکەی تر لە ژوورەکەی ترش دایکم مرد. یعنی ئەمە پێویستی بە فیلم دەرێنان نییە بەس بە دۆکمنتکردنە دەیان نمونەی تر کچێک لەوێ بورایەوە لەگەڵمان بوو ناوی ئیڤاخان بوو ئیڤا لە ناو سارەی ئیڤا لەدایک بوو منداڵێکی تر لەوێ بوو دوو بەردی هەڵگرتەوە وتمەوە چیوتی من نێوکم بە بەرد بڕاوە لە ناو سزنە. یعنی چیرۆشکی و مەرگەساتی وە یەکێکی کیان گوتی مناڵەکان لە باوەشی دایکمە لێرە وەفاتی کردووە. یعنی یەکێکی تروتی لەبەر ئەوەی باوکم بە جوندەکەی گوت هەڕەشە مەکە لەو کچە گوتی باوکمیان لێرە لەبانی و بەستەوە لەو عامودە ڕسمی عامودەکەمان گرتووە. ئەنی ئەمانە پێویستیان بەس بە دۆکمنتەکە کاریکردنا ئەنجە بێ ئەو چیرۆکانەی کە لە دەمی ئەوانەوە دەبیسترێت ڕۆڵی هونەرمەندان
تێدا نووسەران ئەمە کتێبی زۆر بەتوانە هەیە بۆ نمونە چوینە سەر ئەو گۆڕەی کە تەیمور لێرە و سڵاو ڕێز بۆی تەیمور تێدا ڕزگاری بووە من مشت خۆڵەکەم هێناوەتەوە یعنی چوومە ئەو گۆڕەی لەو بیابانەی کە گوتیان تەیمور لێرە ڕزگاری بووە چوون مشتێ خۆڵم هێنایەوە لمی ئەوێم هێناوەتەوە بۆ مۆنومنت و بۆ ماڵەکەم بۆیە ئەم هەوڵانە دەمەوێت ئەوش بڵم کۆمەڵک لە هونەرمەندانمان لەگەڵ خۆمان بردبوون دەستیان خۆش بێت دەستیان داوەتە ئەم دۆکمنتکردە لە 2019 هەوڵماندا فلیمێک بەرهەمبێنین لەلایەن گروپێکی هونەرمەندانی کەرکووکەوە لێرە و سپاس بۆ کاک محەممەد سەیدا کە لە ڕۆژی 4 نمایشمان کرد بڕوا بکە ژنێک بۆ ئەوەی تعدای لێ نەکرێ لەسەر جسرێک و خوفرەداتە خوارەوە یعنی ئەم فلیمە من پێشنیار دەکەم کورسات لە ڕۆژێکان نمایشی کاتەوە لەگەڵ هونەرمەندەکان تەنسیق دەکەم کاک ئاکام هەتا نەچیە ئەو بیابانە و هەتا نەچیە سزنی نوگرە سەلمان بەدایان و بەسەدان چیرۆکی کاریگەر بڕوا بکە تۆزە گڵمان هەڵدایەوە ئەو لمەمان هەڵداوە ئێستی تیا بوو یعنی باسی عجاج دەکەن چ زاڵمێک بووە و باسی ئەوە دەکەن کە مناڵەکەم مردووە هێشتان دایک و باوکی نەگەڕاوەتەوە یان هێشتا بە خاک نس پێدراوە سەگەکان خواردویانە بۆیە دەیان چیرۆکی مەرگەسات بوو بەڕاستی ئێمە هەمومان تووشی شۆک بووین 600 کیلۆمتر لە چەمچەماڵەوە براون بۆ ئەو شوێنە ئێمە بە سارێ خۆمان بە ئیسراحەت هیچ ترسێکمان لەسەر نەبوو چۆن دڵی ماندووبوونێکی لە ڕادە بە دەرمان بچەش دەبێت ئەم کەس و کارمان بەترسەوە بەشەوە ژن و پیاو لێک جیابەوە مناڵ لێک جیابەوە بەشە و زیندە بە چاڵیان کردوونە کاک ئاکام یعنی نازام هەر چۆنە قسە بکەی لەسەر ئەنفال هەمووی برینە بەڵام ساڕێژبوونی ئەو برینانە بە هەمومان دەکرێت هەلانی کەم حکوومەتی عراق بەڕسمی داوای لێبوردن لەو بۆنانە داوای لێبوردن بکات و بۆ هەموو ئەو کەسانێک کە لە ڕووی معنەویەوە بۆ هەموو ئەو کەسانێک کە کەسوکاریان نەفالە یەک داوای لێبوردن بە ناوی حکوومەتی عراقەوە بنردێتە ماڵەکانیان بەڵێ کاک ڕەمەک با منەوە بکەمە دوا پرسیار هەوڵەکان لەسەر ئاسی حکوومەتی هەرێم و حکوومەتی عراق بەگشتی بۆ قەرەبووکردنەوەی کەسوکاری ئەنفال کراوان ئەگەر بە قۆناغیش بێت بەشوێ گەیشتووە ڕاستی ئینسان واقعی بێت لە بەشێک لەو کەسوکاری ئەنفال کراوانە وەکو قەرەبوو نا با بڵێن وەکو ڕێزێک زەویان وەرگتووە موچیان ڕێکخراوە و لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان دامەزراوە نیگەرانە کە تا ئێستا بێبەش بووە لە قوربان ئێمە کەسوکاری ڕزگاربووانی ئەنفال و نەوەکانی ئەنفال بە گەرمیان کفری و کەلارەوە ئێمە نزیکەی 300 کەسێکی گەنجن ئەمانە خوان هەر ئەو ڕۆژەی گەل لەدایک بووبن ئێستا تەمەنیان 36 ساڵە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان لێرەوە داوا لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و بە تایبەت برای بەڕێزم کاقوبات جێگری سەرۆکی حکوومەت دەکەم کە ئەو نەوەی ئەنفالە زیاتر لەو سنوورن بەڕێزیان لوتف بکات لە هەر شوێن جێگەیەک بێت بە هەر شێوەیەک لە شێوەکان بێت جێگیان بکرێتەوە اینجا ئەگەر کەرتی گشتی توانای دامەزراندنی هەیە باشە حکوومەت ئەگەر نا لە کەرتی تایبەت هەوڵەشیان بۆ بدرێت ئەم 300 کەسە بە تایبەتی ئەوانەی چەمچەماڵ دابمەزرێن و من سوپاسێم و لاک دەکەم بەڵام کاک ئاکەم ئەومان بیر نەچێت ئێمە یەکەم ئەو تاوانانە بەردەوامن ئێمە کیمیاباران کراوین و هەر لە ساڵی 1970 لە شەقوەسان و بالیسان لە ماوەی 2 ڕۆژ 3 ڕۆژە 2000 کیمیاباران کراوین ئێمە یەکگرتو نەبین تەبا نەبین بران نەبین دەست لە ناودەست ئەم قۆناغە تێنەپەڕین ئەنفال دووبارە دەبێتەوە خۆ ساڵی 2013 و 14 لە شەڕی داعش بەشێکە بوو لە تاوانی ئەنفالکردن بۆیە پێویستە هەمیشە وتومە یەکڕێزی و تەبایی و خۆنەویستی بەرامبەر کەیسی ئەنفال دەمانگەێنێتە قۆناغیەوەی کە کەیسی ئەنفال بکەینە دەرچەیەک بۆ ئەوی کورد بە دنیا بناسیێنرێ و ببێتە کۆڵەکەیەک بۆ بناغی دروستبوونی دەوڵەتی کوردی ئێمەش بە هیوان بەڕێز ڕەمەک ڕەمەزان قایم قامی چەند سوماڵ سپاس کە لە سودەی سلێمانی لەگەڵمان بوویت سەرکەوتوو بن سپاس بۆ ئێوەش